ئەگە پێت خۆشە خۆی گەورە لە گوناهەکانت خۆش بێ، ئەوە کاتێکە جلێک لە بەردەکەی پۆشاکێک لە بەردەکەی سپاسی خوا بکە. ئەو جلێکە لەبەری دەکەی ڕۆژێک بوو باو باپیری ئێمە جلێکی جوانی نەبوو، گونیان لەبەر دەکرد، خامیان لەبەر دەکرد. باوکی من خوا لێی خۆش بێ ئەیوت شەواڵێکی خام هەبوو، خامی سپی، ئەیوت خەڵکە هاتەوی داوەت کراوم لە فڵان شوێن ئەو شەواڵە خامم بەرێچم بۆ داوەت. خەڵک ئاوەدا مابوو، ئەو با باپیری ئێمە بوو، با لوتمان ئاوا بەرز نەبێتەوە، لە خۆمان بایی نەبین. کاتێککە جلێ جوان لەبەر دەکەی ڕۆژێک بوو باو باپیری ئێمە جلەکانی هەمووی پینە پینە بوو، ڕەحمەتی خوایان لێبێ، بەڵام زۆر زۆر ئێمە دڵیان خۆشتر بوو چونکە فێر ناشکوری نەبوون. پێت خۆشە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە دەفەرمێ هەر کەسێک جلێک لەبەرکە، پۆشاکێک لەبەرکە، ئیتر تازە بێ یا کەوە نەبێ، ئەوەی کە چەند جارێ لەبەرت کردووە، بڵێ الحمد لله الذي كساني هذا، الحمد لله الذي كساني هذا ورزقنيه من غير حول مني ولا قوة غفر له ما تقدم من ذنبه. هر کس جلێکی لەبەر کرد بڵێ الحمد لله خوایان سپاس بۆ تۆ کە ئام جلت بە من بەخشی لەبەرم کرد و ڕزق و ڕۆزی منت دا بەبێ ئەوەی توانای منی تیابێ. تۆ دەسەڵاتێک تەیە ڕزق و ڕۆزی منت داوە جلێکم لەبەر کردووە الحمد لله. ئەزانین پاداشتەکەت چییە؟ تەنها کاتێک جلێک لەبەر کردووە سپاسی خوا بکە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم خوا لە هەموو تاوانەکانی پێشووت خۆشە بێ، بەس تەنها سپاسی خوا بکە. بیرێ بکەرەوە سپاسی خوا بکە، خەڵکەی ئەو جلەی لەبەرانیە.